مامۆستا برایم باڵدار خۆی لە ڕاستیە لە بواری پەروەردە دوای ئەوەی کە مامۆستا بۆ منە کە چووتە خارج و دەرەوە لە ڕاستیە لە بواری پەروەردە یەکێک بۆ لە هەڵکەوتووەکانی پەروەردە یعنی یەکێک بۆ لە گەورەکانی پەروەردە لە بواری پەروەردە ناڵێم لە بواری ئەلڤیا ئاگای لێبێ ئەلڤیا شتێک نییە کە حسابی بۆ بکرێ بەڕاستی بۆ هیچ کەسێک بەڵام لە بواری پەروەردە مامۆستا برایم زۆری نەبوو من زۆر عیلاقەیشم لەگەڵا بووە عیلاقەکەی من ئەوەنە بە قووەت بووە چەند تەربیەیشی پێ بووایە من ئەچووم لە جامیعە ئەمهێنا و ئەمبر بۆ قەزا و ناحیەکان و ئەمانە و دەرسی تەدریبیم یعنی محاضرات و ئەمانەم پێوتەوە ئەوە نەقسە کە تۆ بڵێ کتێبێک بەدەل حەیات بمێنێتەوە بخوێنرێ یا تەمەنێکی درێژی هەبێ باشترین کتێبی پەروەردەیی ئەو کتێبەیە کە هەمیشە لە تەغیر و گۆڕان و گۆڕانکاریا بێ حتا بۆ پرۆگرام باشترین پرۆگرام ئەو پرۆگرامەیە کە مستەقر نەبێ دائیمە لە گۆڕان و حرەکا بێ چونکە پەروەردە خۆی دائیمە لە گۆڕان و حرەکایە پەروەردە خۆی دائیمە لە گۆڕان و گۆڕانکاریایە ئەبێ پرۆگرام و کتێبی پرۆگرامیش لە گۆڕان و گۆڕانکاریا بێ حتا ئیسە لە وڵاتە پێشکەوتوەکانە باوی کتێبی مەنهەجی نەماوە باشترین پەروەردە ئەو پەروەردەیە کە مقەیەد نەبێ خۆی نەبێسبێتەوە بە پرۆگرام و بە مەنهەجەوە نیانە وەختیە تەواو من وەختی خۆشی بە وەزیری پەروەردە و بە جەماعەتی پەروەردەیشم وتووە ئەم کتێبەی کە ئیسا ئەخوێنرێ لە پۆلی یەکە لە هەرچی بچێ لە کتێبی ئەلفبێ ناچێ ئەوەنە بێکەڵک و بێقەڵبە بەڵام بە منیان و دووتیان باشە تۆ بۆ لەسەری نانووسیا لەسەری قسە ناکەیت وتم نە من لەسەری نانووسم چونکە من ئیمانم بە گۆڕان و گۆڕانکاری هەیە ئەو کتێبەی منی شوونی مامۆستا برایم باڵدار ئەگەر من لە تربیا نەبوومایە مشریم نەبوومایە مەفروض نەبوو 13 ساڵ خوێنێ ئەوەی مامۆستا برایم باڵدار ئەگەر خۆی لە مناهیج و کوتوبا نەبووایە هەرگیز ممکن نەبوو ئەوەنە ساڵ دەوامی بکردایە و ئەوە تەقدیری باشی نییە کە عمری زۆر بێ باشترین کتێبی مەنهەجی ئەو کتێبانە کە دائیمە لە تەغیر و گۆڕان و گۆڕانکاریان جیاوازێکی کەیان مەسەلا کە زۆر یعنی زەق بووە وشەی هەڵبژاردە کە تۆ مناڵ فێری خوێندن ئەەکەی مناڵی پۆلی یەک فێری وشەیەک ئەەکەی نووسینی پیتێکی ئەەکەی ئەبێ ئەو پیتە لە وشەیەکی بەرجەستا دەرخەیت یعنی بگیرێ مەسەلا ئەم بۆ پیتی س چی کردووە با هەروە بڵین بۆ پیتی س هێناوێتی وس بە وس ناگیرێ نازانی چییە من داسم هێناوە ئەو وەختە داس باوی بووە داسەکە تۆ توانی مناڵی نامە چێ بەدەستمەوە ئەڵێ داس حەزەکەن بۆتان بنووسم داس لەسەر تەختەکە داسەکەیشدا ئەنەیت ئەژنووسی داس ئەو وتم کە بۆ مامۆستا باشە بەس بۆ خوێندکار باش نییە چکە خوێندکار تیا فێری بەس فێری پیت دەبێ فێری وشە نابێ فێری ڕستە نابێ ڕستە ناتوانێت دروستکە هەتا ئیملای ڕێنووسکردنی کە ئەوە مەمنوعی کردووە بەس ئیملای منقول ئیملای منظورمان هەیە بەس لە ئیملادا باش نییە ئیملای مقاتعەیە نازانێ پیتەکان بێکەوە بلکێنێ نازانێ وشەی دەرەوە دروستکە وشە بنووسێ وشەی دەرەوە ئەوانەی هەیە دوای ئەوەش خوێندکار وەک مناڵی شیرەخۆرەوەیە هەر زوو وەریەگرێ پیتەکە زوو بیری دەچێتەوە لەوەیە ئەمە چالاکی زۆر داناوە چالاکی زۆر هەیە حەسەی کەم کردوتەوە وێنەی هیچ وێنەی توانیتیانە وێنەی مامۆستا ئەمین باڵدارەوە وێنەکانی ڕەنگاوڕەنگ بوو زۆر جوان بوو دەیبەستەوە بە ژیانی ڕۆژانی قوتابی ئەوە زۆر خۆش بوو ئەوەی مامۆستا عەبدوڵڵا ئەوەش زۆر خۆش بوو ئەوەی دەوری ئەوانەش بەس ئەوەی مامۆستا ئەمین باڵدار ئەوە زۆر سەرکەوتووتر بوو چونکە مناڵەکە بە شێوەی حەنجە فێر ئەو بوو بەس ئەوەی لەوەیە لەو کتێبە ئەم کتێبی ئێستا دەرخیەکە مناڵ ئەمە وەک شەعر لەبەریەکە دەرخی کردووە یعنی پیتەکە ناناسی پیت ناناسی دەرخی کردووە ئەوەیە کە بابەتەکە خوێنێتەوە دەرخی کردووە